کورسیەکان لە پارێزگاکان چۆن دابەشکراوە؟ چەند کەس دەبنە پەرلەمانتار و چۆن گۆڕانکاری لە کورسیەکان دەکرێت؟ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بۆ 329 کورسی پەرلەمانیە کە بە پێی دەستوور ژمارەی دەنگدان بۆ هەر کورسیەک 100,000 دەنگ دەرە. ژمارەی کورسیەکانی پەرلەمانی عێراق بە ژێری دەستوور دیاری کراوە کە تاوەکو ئەو کاتەی سەرژمێری گشتی دەکرێت. ژمارەی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران 329 ئەندامە و نوێنەرایەتی 32,900,000 هاوڵاتی دەکەن لە کاتێکدا بە پێی دوایین سەرژمێری کە لە 20 بۆ 22 تشرینی دووەمی 2024 ئەنجام درا. ژمارەی دانیشتوانی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە گەیشتۆتە 46,118,000 کەس. بەوەش دەبوو ژمارەی کورسیەکانی پەرلەمانی عێراق بە پێی دەستوور بۆ 461 کورسی زیاد بکات. بەڵام بەهۆی نەبوونی داواکاری بۆ هەمواری یاسای هەڵبژاردن ئەو گۆڕانکاریە نەکرا. یەکەم هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران لە دوای ڕوخانی ڕژێمی پێشوو کە لە 2005 کرا ژمارەی کورسیەکانی پەرلەمانی عێراق 275 کورسی بوو. بەوەش دەبێت ئەو کات ژماری دانیشتوانی عێراق بە 27,500,000 کەس خەمڵێنرا بێت. دواتر لە هەڵبژاردننی 2010دا ژماری کورسیەکانی پەرلەمانی عێراق زیاد کرا بۆ 325 کورسی و لە هەڵبژاردننی 2014 جارێکی دیکە دەستکاری کورسیەکانی پەرلەمان کراو بۆ 328 کورسی زیاد کرا. هەروەها بۆ هەڵبژاردنەکانی 2018 و 2021 یەک کورسی زیاد کراو بوو بە 329 کورسی. بۆ ئەم هەڵبژاردنە شەر 329 کورسیە. لە ئێستادا ژماری کورسیەکان لە سێ پارێزگای هەرێمی کوردستان 46 کورسیە و بەم جۆرە دابەش کراوە. هەولێر 16 کورسی، سلێمانی و هەڵەبجە 18 کورسی و دوهۆک 12 کورسی. بەڵام ئەگەر کورسیەکان بە پشتبەستن بە دەستوور دابەش بکرانایە، ئێستا هەرێمی کوردستان بە پشت نەبەستن بە خەمبڵاندنەکانی دەستی ئاماری هەرێمی کوردستان سەبارەت بە پارێزگای کەرکووکیش ژمارەی کورسیەکانی 12 کورسیە و لە پارێزگای نەینەوە ژماری کورسیەکان 34 کورسیە.